نیومانەمەرجی ڕۆژنامەنووسان سەرەڕای ئەمەش لە گۆڕەپانی قەڵەمدا قەڵەمە ڕازبوو و کوڕەکان دوستان بۆ ئامادەبوونیەوە داوای لەبوو شەکەم لە یادی 118 ساڵی ڕۆژنامەگەری کوردی ئەمڕۆ کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە قیسۆران هەڵساین بە بەخشینی خەڵاتی ڕێزلێنان بە کۆمەڵێک ڕۆژنامەنووسی دیار و بەرچاوی سنووری قەزای سۆران. ئەم یادە لە تەواوی ڕۆژنامەنووس و ڕاگەیاندکارەکانی سنوورەکە پیرۆز دەکەین بە هیوای لە کارەکانیان بەردەوام بێت و لە ئەم یادە کۆتایات بێکەچیتە ڕێگری بکرێت لە ڕۆژنامەنووسان و سەختی کارکردنیان بۆ داهاتوو بەرەو پێشەوە زیاتر بڕۆن دووبارە پیرۆز بێ ئەم یادە. دیارە ئەمڕۆ ئێمە وەکو ڕۆژنامەنووسانی سۆران لەلایەن کۆمەڵی خوێندکاران لە قیسۆرانەوە خەڵاتی ڕێزلێنانمان پێبەخشا لە یادی 118 ساڵی ڕۆژنامەگەری کوردی بەندەشۆک و ڕۆژنامەنووسێکی ئەم دەبەرە خەڵاتی ڕێزلێنان لەلایەن ئەوانەوە پێبەخشا بۆیە لێرەوە زۆر سوپاسیانەکەم.